پەیام لێرمان بڕیار هەندێک زانێری سەبارەت بە ئەو هەڵمەتە ئەخاتە ڕوو. بڕیار سڵاوت دەبێت چۆن ژنانی کاندید هەوڵی پاراستنیانە درێت و ئەم پاراستنش بە چ شێوەیەکە بێت؟ بازە ستاوت لێبێت وەکو خۆشت باست کرد لەگەڵ نزیک بوونەوە لە هەر هەڵمەتێکی بانگەشەی هەڵبژاردنەکان لە عێراق و لە هەرێمی کوردستان ئەوەی زۆر جار دەبنە قوربانی ژنانی کاندیدن لە کاتی بانگەشەکاندا کۆمەڵک پێشەلکاریان بەرامبەر دەکرێت جا ئەم ساڵ و لەو هەڵبژاردنە بە تایبەتی بەڕێوەبەرایەتی گشتی بەرەنگاربوونەوەی تونوتیژی و خێزانی لەگەڵ چەند لایەنێکی دیکە دەستیان بە هەڵمەتێک کردووە سەرقاڵی دروستکردنی تیمێکی فراوانن بۆ ئەوەی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان و تەنانەت لەگەڵ حەزبەکانیش کۆ ببنەوە بۆی ژنانی کاندید لە هەڵمەتی بانگەشی هەڵبژاردنەکان ڕوبەڕووی پێشەلکاری و توندوتیژی نەبنەوە لەگەڵ میوانەکەم گفتوگۆی زیاتر لەسەرەوە بابەتە دەکەم. فێنخان لەگەڵم دەبێت بەڕێوەبەری گشتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی ژنان و خێزان لەگەڵم دەبێت. فێنخان ستاوت لێبێ پێم بڵێ ئەو بابەتی دروستکردنی ئەو تیمە چییە کە دەتانەوێت لە ڕێگای تیمێکەوە بابەتی ئەو ژنانە بپارێزن کە لە کاتی بانگەشی هەڵبژاردنەکان ڕۆبەڕووی پێشەلکاری و کۆمەڵک شتی دیکە دەبن. زۆر سپاس لەبەوە دەرفەتە جارێکی دیکە دەمەوێت پیرۆزبایی بکەم کە دیسانەکە خەڵک مافی بۆ دەگەڕێتەوە کە بەشداری بکاتن لە پرۆسەی دەنگدان بەڵام پێمان باشە پرۆسەی دەنگدانێکی زۆر شەفافانە دیموکراسیانە ئازادیانە بیتن ئەوە لە بۆ کاندیدی ژن و کاندیدی پیاویش ئەوەیە گونجایە بەڵام کەوەی کە زیاتر پانی لێ دەدێتن لە حالەتی بانکێشەی هەڵبژاردنەکان لە کاتی هەڵبژاردنەکان ئەو ژنانەنە کە ئازایانە خۆیان هەڵدەبژێرن بۆی دەنجی گەل بەدەستبینن لێ ئێمە وەکو حکوومەتی هەرێم بیرمان لەوەی کردەوە کە چۆن بتوانین ژنان زیاتر بپارێزین بە تایبەتی لە هەڕەشە ئەلکترۆنیەکان بە تایبەتی لە کاتی گفتوگویەکانیان لە چونیان لە بۆ ناو خەڵک هەرچەندە خەڵک ئێستا ژن باشتر دەپارێزین بەڵام پێمان باشترە هۆشیاری خەڵک بکەینەوە بڵین ئێمە وەکو حکوومەتی هەرێم لەگەر ئەنجومەنی باڵای خانمان لەگەر دەستگای ئاسایش لەگەر ئەنجومەنی ئاسایش لەگەر وەزارەتە پەیوەندیدارەکان وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی پەروەردە وەزارەتی ئەوقاف وەزارەتی خوێندنی باڵا ئەوانە بۆی هۆشیاری خەڵک بکەنەوە بەڵام ئەساسیەکە ئەوەیە کە ئێمە هەستین بەوەی کە تیمێک دروست بکرێتن و ڕێکخراوەکانیش تێدا بیتن ژوورێکمان هەبی ژووری ئۆپراسیۆن بیتن ژووری ئۆپراسیۆنەکان کاتێک کە دەست دەکەین بەکردنەوەی خۆل لە بۆ کاندیدەژنەکان بە تایبەتی کاندیدێژنەکان تێدەکەن کە لە کاتێک کە هەز دەکەن هەڕەشەیەکی ئەلکترۆنی یاخود هەڕەشەیەکی جەستەیی هەڕەشەیەکی دەرونیان لەسرە بتوان پەیوەندی بکەن بە هێڵی گەرمی 1990 کە هێڵی بەڕێوەبەرایەتی گشتی بەرەنگاربوونەوەی تولیش خێزان و ئافرەتانە هێڵی گەرمی 1990 سکاڵاکەیان مباشرەتن دەگەێنتن بە ژۆری ئۆپراسیۆن لە ژووری ئۆپراسیۆنەوە دەیدرێتەوە داواکاری گشتی داواکاری گشتی خۆشببختانە کار ئاسانیەکی کردیا ئەڵێ ئەگەر سکاڵاژ نەبیتن ئێمە وەکو داواکاری گشتی دەتوانین داواکاریەکەی و سکاڵاکەیان بجولێنین لەو حالەتە کار ئاسانیەکە بۆ ژنانی کاندید کە بتوانن دەنجی خۆیان بگەێنن لە هەر هەڕەشەیەکە بیتن دوای ئەوە لە بەرەوەی ئێمە لە حکوومەتی هەرێم ئێستا ژووری تاوانە ئەلکترۆنیەکانمان هەیە لە ئاسایش بیتن چ لە ناو بەڕێوەبەرایەتی گشتی پۆلیس بیتن چی ئێمەش کە خۆمان هەمانە هەموو ئەوانە کراونەتە خزمەت بۆی بتوانین کاندیدەکان ئیسیفادەی لێ بکەن بۆیە بە کاندیدەژنەکان دەڕین ئێمە توانای ئێوە بەرز دەکەینەوە بۆی بتوانن هەم خۆتان پارێزن هەم قودوسیەتی ژنیش پارێزن هەم لە عین کاتیشە کە هەستان کرد بە هەر هەڕەشەیەک لە سەرتانە پەیوەندی بکەن بە هەڵی گەرمی 1990ەوە بۆی بتوان پارێزراو بن لە هەمان کاتیشا بە خەڵکیش دەرێن تکا دەکەین زیاتر هۆشیار بن بۆی بتوانن مافی خۆمان بەدەست بینین وەکو ژنانێکیش کە بتوانین ڕۆڵی خۆیان ببینن چونکە ئەوانیش دەتوانن شان بەشان لەگەر پیاوان پارێزی بکەن لەو مافانەی کە خەڵک دەوێتن داواکاری خەڵک بکەێنن زۆر دەست خۆش بفێنخان بەزات ئەوەی جێبیست بووی ئەمە زانیاریەکان بوو لەسەر دروستکردنی ئەو ژووری ئۆپراسۆنەی وەزارەتی ناوخۆ و بەڕێوەبەرایەتی گشتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزان و ئافرەتان لەبارەی وەی کە ئەو ژنانەی کە لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکاندا ڕۆبەڕووی هەر تاوانێک یاخود هەر هەڕەشەیەک دەبنەوە پەیوەندی بە هێڵی گەرمی بەڕێوەبەرایەتیەکەیانەوە بکەن کە ژمارە 1990 بۆ ئەوەی ئەوان دەست بە ڕێکارەکان بکەن و لە هەر حاڵەتێکی نەخوازراودا ژنانی کاندیدی بۆ تایبەتی بۆ هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بپارێزرێن. زۆر باشە بڕیار سوپاس بۆ خۆت و میوانە بەڕێزەکەت.